تا ساڵی 1975 ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە کەرکووک لە دامەزراوەیەکی سیستماتیکدا بەڕێوە نەدەبران و لە قۆناغی جاجادا چەند کادرێک ئەرکی بەڕێوەبردننی ڕێخستنەکانیان لە ئەستۆ گرتووە. لە ساڵی 1976 ئازاد هەورامی و گەندامی کۆمیتەی هەرێمەکان و لێپرسراوی هەرێمی کەرکووک لێپرسراوێتی بەڕێوەبردننی ڕێخستنەکانی کەرکووکی گرتوۆتە ئەستۆ. دوای پەیوەندیکردنی ئازاد هەورامی بە مەفرەزە سەرەتایەکانی دەستپێکردنەوەی خەباتی چەکداریەوە لە چەمی ڕێزان لێپرسراوێتی بەڕێوەبردننی ڕێخستنەکانی کەرکووک بە حەمەد کەریم عەلی ڕەزا ناسرا و بە ئەحمەد کرێکار سپێدرا. لە هاوینی ساڵی 1970 زۆربەی مەفرەزە سەرەتایەکان بۆ پێشوازیکردن لە جەنابی سەرۆک مام جەلال و بەشداریکردن لە کۆبوونەوەکانی کۆمیتەی سەرکردایەتی ڕویان کردە سنووری عێراق تورکیا. بەهۆی ئەو دوورکەوتنەوەوە پەیوەندی ڕێخستنەکانی کەرکووک لەگەڵ ڕێخستنەکانی سلێمانی و مەفرەزە سەرەتایەکاندا بۆ دەوروبەری 6 مانگ پچڕا. کۆتایی هەمان ساڵ مەفرەزەکەی بێستون مەحموود عەسکەری ناسراو بە مام بێستون لە برادۆستەوە بۆ چەمی سەرقاوشان گەڕایەوە و بەو هۆیەوە پەیوەندیەکانی ڕێخستنەکانی کەرکووک لەگەڵ ڕێخستنەکانی سلێمانی و مەفرەزە سەرەتایەکان گەڕایەوە. ساڵی 1970 محەممەد خورشید باگاداری ئەحمەد کرێکار چەند کۆبوونەوەیکی لەگەڵ لێپرساوانی سەرکردایەتی ڕێخستنەکانی ناوخۆ لەوانە شەهید جەمال تاهیر دلێر ئەحمەد شوکری ڕێخست. ئەو کۆبوونەوانە بوونەهۆی پەرەپێدان بە هەمانگی نێوان کەرکووک و سلێمانی. لە یەکێک لە کۆبوونانە ڕەزامەندی نیشاندرا کە ناوی ڕێخستنەکانی کەرکووک بنرێت کۆمیتەی ئاگر. هەڵبژاردننی ئەو ناوە بۆەوە بوو ناوەکە بە شێوەیەکی گونجاوتر گزارش لە تایبەتمەندی شاری کەرکووک بکات. لە سەردەمی لێپرسراوەتی ئەحمەد کرێکاردا ئەندامانی لیژنەی بەڕێوەبردننی کۆمیتەکە پێگات بوون لە هەریەک لە حەمید محەممەد کاکەمەند، محەممەد شەریف، ناسرا و بە حەمەی ئایشە، محەممەد خورشید و عەلی مغاویر. لە ساڵی 1970 کۆمیتە بڕیاری دامەزاندنی شانی چەکداریدا. یەکەم شانی چەکداری پێگاتبوون لە سوارە کەمال، نوعمان عەبدوڵڵا عوبەید کلااوقوت، شوانە تەپە و خالید پرسیار. یەکەم چالاکی شۆڕژگەڕانەی کۆمیتی ئاگر لە ناو کەرکووک لەسەر دەستی سوارە کەمال و خالید پرستیار ئەنجام درا و لێرە بەدواوە قۆناغی چالاکی شۆڕژگەڕانە لە ناو شاری کەرکووک لە دژی کاربەدەستانی بەعس و نۆکەرانیان دەستی پێکرد. دواتر شانەی تری چەکدار بەسەر پەرشتی محێدین حسێن حەسەن و عەبدولقادر بەکر قادر جەباری و حەمید محەممەد کاکەمەند دروست کرا. لە سەرەتای ساڵی 1970 دەستگامیەکان ئەندامی لیژنەی بەڕێوەبەری کۆمیتەی ئاگر محەممەد خورشیدیان دەستگیر کرد و دوای نزیکەی 2 مانگ محەممەد شەریف کە ئاویش ئەندامی لیژنەی بەڕێوەبەری کۆمیتەکە بوو دەستگیر کرا و دواتر هەریەک لە حەمید کاکەی و مامۆستا مەدحەت دەستگیر کران و هەردووکیان بەبێەوەی هیچ نیەنێک بدرکێنن لە ژێر ئەشکەنجەدا شەهید بوون. لە تشرینی یەکەمی ساڵی 1970 ئەحمەد کرێکار لەبەر پەرەسەندنی فشاری دەستگامیەکان لە سەری پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە کرد و بەڕێوەبردننی کاروباری کۆمیتەکەی بۆ حەمید محەممەد کاکەمەند بەجێهێشت. لە 14 تشرینی یەکەمی ساڵی 1970دا دەستگامیەکان شاڵاوی گرتنی ئەندامانی کۆمیتەی ئاگریان دەست پێ کرد و تا 27 تشرین دووەم بەردەوام بوو. لە ئەنجامدا 52 ئەندامی کۆمیتەکە دەستگیر کران. 10 ئەندامی کۆمیتە سزای لە سێدارەدانیان بۆ دەرکرا و 21 تریان سزای زیندانیان بۆ دەرکرا. ئەوانەی سزای لە سێدارەدانیان بۆ دەرکرا ڕەوانەی مووسڵ کران بۆ ئەوەی لەوێ لە سێدارە بدرێن، بەڵام دواتر لەوێ ڕەوانەی ئەبوو غرێب کران و لەوێ بە 2 لیست بەبێ ئاگاداری کەسوکاریان لە سێدارە دران. تەرمەکانیشیان لە گۆڕستانی محەممەد سەکران بە خاک سپێدران. 7 ئەندامیتری کۆمیتەی ئاگەر بێسەر و شوێن کران کە دواتر دەرکەوت لە ساڵی 1983 بەشێکیان لە بەغدا گولەباران کراون و بەشێکیشیان لە ژێر ئەشکەنجەدا شەهید بوون و تەنها 4 ئەندام لە کۆی 52 ئەندامەکەی کۆمیتەی ئاگر ئازاد کران. لە تەموزی ساڵی 1982 لە کۆبوونەوەیەکدا بامەدەبوونی ئازاد هەورامی لە گوندی سورقاوشان جارێکی تر کۆمیتەی ئاگر پێگەێنرایەوە و سالار ڕەشید بۆ لێپرساوی کۆمیتەکە و هەریەک لە محەممەد ئەحمەد و قادر کەرکووکی بوونە ئەندامی لیژنەی بەڕێوەبردننی کۆمیتەکە. سەرڕێی دەستپێشخەری جوامێرانەکەی سالار ڕەشید و بەرەو پێشچوونی هەریەک لەو دوو کادرا کۆمیتەی ئاگر نەیتوانی گوڕوتینی جارانی بەدەست بێنێتەوە، بەتایبەت کە دواتر هەریەکە لە سالار ڕەشید و محەممەد ئەحمەد لە بەرسەرهەڵدانی قەیرانی ئاڵای شۆڕش لە ناو کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە کۆمەڵەکە کشانەوە و لە ئەنجامدا کۆمیتەکە جارێکی تر هەڵوەشایەوە.